السلام عليكم ما شلونك ما دوجار چنگی بەهێزی شێرپەنچە لە چنگی جەلادەکانی محەممەد بن زاید بەهێزتر بوو. عەلی عەبدونووری لە زیندانە تاریک و ترسناکەکانی ئیمارات دەرهێنا و گەیاندیە دووە مەنزڵگەی ژیانی. عەلیا تەنیا یەکێکە لە چیرۆکە غەمناکەکانی ژنانی ئیمارات کە ناوبراو 4 ساڵ بوو لە زیندانە بەدناوەکانی ئەو وڵاتەدا بوو. لە بەرەبەیانی ڕۆژی 29 تەموزی ساڵی 2015دا هێزێکی گەورەی پڕچەک و بەهێنانی چەندین سەگی پۆلیسی هەڵیان کوتایە سەرماڵی باوکی و هەر لە یەکەم چرکە ساتەوە بە لێدانی هەمەجۆر کەوتنە بێڕێزی بەرامبەری و تەنانەت ڕێگەیان نەدا حیجابەکەی بپۆشێت کە لە بچیان کردە دەستی و بەرەو زیندانێکی نادیار بردیان کە بۆ ماوەی 4 مانگ کەس نەیزانی لەکوێ و تۆمەتی ئاراستەکراوی چییە. لەو ماوەیەدا کە هەموو جۆرە ئەشکەنجەیەک لەسەر جەستەی تاقی کرایەوە ڕێگەی پێنەدرا پەیوەندی بە خێزانەکەیەوە بکات. هەر بۆیە زیاتر لە 10 کیلۆ لە کێشی دابەزی. لە ماوەی زیندانیکردنیدا لە ژووری تاکەکەسیدا هێڵرایەوە کە هیچ ڕایەخ و مەرجێکی تەندروستی تێدا نەبوو. بۆیە جارێکی تر نەخۆشی شێرپەنجە لە جەستەیدا سەری هەڵدایەوە کە لە ساڵی 2008دا بە تەواوی لێی چاک بوویەوە. بەڵام ئەمجارە بەرپرسانی زیندان بە هیچ شێوەیە گوێیان نەدایە نەخۆشیەکەی و ئەو کاتەش لە مانگی کانونی دووهەمی ئەم ساڵدا گەیەنرایە نەخۆشخانە. دەبوو بە یارمەتی کەسانی تر بە پێوە بوەستێت چونکە هەموو جۆرەکانی ئەشکەنجە لەسەر جەستەی بێهێزی تاقی کرابوونەوە کە بەپێی قسەی خێزانەکەی لە ماوەی 8 مانگی سەرەتادا چەندین جار بۆ ماوەی 8 سەعات بەچاو بەستراویەوە ئەشکەنجە دراوە. دەست و لاقەکانی بەسترانەوە و چەندین سەعات ناچار کراوە بە ڕاوەستان بە پێوە. لەگەڵاوەشدا ناچارکراوە بە فرێدانی حیجابەکەی بۆ تێکشکاندنی ئیرادەی وەکو ژنێکی مسلمان. بەڵام کاتێکیش برایە نەخۆشخانە دەست و لاقی بە قەرەوێڵەکەیەوە قوفڵ دەرابوون و هیچ بەزەیی یەک بەرامبەری پەیڕەو نەکرا. سەنتەری نێودەوڵەتی بۆ دادگەری و مافی مرۆڤ لەو بارەوە ڕایگەیاندووە تەنانەت گەرمکەرەوە لە ژوورەکەی ناوبراودا نەبووە. دوجار خێزانی عەلیا لەبەر حاڵەتی نائاسایی و نەخۆشی کوشندەی شێرپەنجە داوای یارمەتیان لە بەرزترین دەسەڵاتی دادوەری ئیمارات کرد بەڵام وەڵامی دڵڕەقانەیان وەرگرت. یەکەم بەوەی ماوەی زیندانیکردنەکەی کە 10 ساڵە بە هیچ شێوەیەکەم ناکرێتەوە و ئەوەش ڕەت کرایەوە کە بە شێوەی کاتی و بۆ چارەسەری نەخۆشیەکەی ئازادی بکەن. ڕێکخراوی عەرەبی بۆ مافەکانی مرۆڤ لەبارەی دەسەڵاتی ئیماراتەوە ڕای دەگەیەنێت کە ئەو وڵاتە هەموو نەریت و بەها ئەخلاقیەکان و کلتوری کۆمەڵگەی خێڵەکی و دینی تێکشکاندووە بە ئەشکەنجەدانی ژنان و هەڕەشەی دەستدرێژی بۆ سەریان بۆ وەرگرتنی دانپێدانانی زۆرەملێ بۆ ئەو تۆمەتانەی ئاڕاستەیان دەکرێت. لە وڵاتانی کەنداودا ئەم ڕەفتارە نامۆیە پێشینەی نەبووە. ئەوەی جێگەی سەرنجە دەستگا ئەمنیەکانی ئەو وڵاتە بە هیچ شێوەیە گوێنادەنە ناڕەزایی جەماوەری و ئیدانی ڕێکخراوە نێودەوڵەتەکانی مافی مرۆڤ. بەرپرسانی ئیمارات وڵاتەکەی کوڕان و نەوەکانی شێخ زاید بە وڵاتی لێبوردەی و برایەتی مرۆڤایەتی دەناسێنن. ساڵانە ملیۆنان دۆلار بۆ ئەو مەبەستە بۆ ڕیکلام خەرج دەکەن. زۆرن ئەوانەی بە تاوەرە بازرگانی و فڕۆکەخانە و کاڵا زرق و برقدارەکانی ئەو وڵاتە چاواشە دەکرێن. بەڵام دامەزراوە مرۆیەکان و پێگە ئەلکترۆنیە شارەزاکان بە شێوەیەکی زۆر جیاواز لە قسە و لێدوان و ڕیکلامی بەرپرسان چیرۆکە ترسناکەکانی زیندانە ترسناک و تاریکەکانی ئیمارات دەگێڕنەوە کە چیرۆکەکەی عەلیا تەنیا یەکێکە لەو چیرۆکە زۆرانی کە لەو وڵاتەدا دەگوزارێن. بۆیە بەرپرسە ئەمنی و دادوەریە دڵڕەقەکانی ئیمارات ئەو لێبوردەیەی وڵاتەکەیان بە قامچی و ئەشکەنجەی هەمەجۆر لە جەستەی ناڕەزایی و نایارانی ڕژەمەکەیان جێبەجێ دەکەن. هەرچەندە سەرمایەدارانی خۆرئاوا لەم چیرۆکانی زیندانەکانی سعودی و میسر و ئیمارات باش ئاگادارن بەڵام بەرژەوەندەکانیان لە بازرگانی و ساختکردنەوەی کاڵاکانیان و هەبوونی بنکەی پیلانگێڕی لە دژی ئازادی خوازی لە ناوچەکە و جیهانی ئیسلامیدا لە ئاستی پێشلکاری مافەکانی مرۆڤ و سەرکوتکردنی جەماوەردا کەڕوولاڵی کردوون. Thank you.